ئەم پرۆژەیەکی گرنگە وەک جەنابی ئاماژەی پێیا بۆ هاوڵاتیان زۆر سوودی لێبین بەداخەوەکە بەهۆی هەندێک زەرفەوە کۆنا و قەیرانی داراییەوانە هەندێک پرۆژەکە تاخیر بوو لە کەوتنە خزمەتی هاوڵاتیان بەڵام خۆشببختانەوەی کە ئەندازیاری سەرپەرشتیار و بەڕێزانە لە ڕێگاوبانی سلێمانی بە ئێمەیان وتووە کە لە ماوەیەکی کورتا تەواوە بێ و دیسانەوەکەوێتەوە خزمەتی هاوڵاتیان ئێمە لێرە کۆمەڵە گرفتی تری ڕێگاوبانمانەیە کە لەگەڵ بەڕێز جەنابی وەزیر و ئەوستاف بەڕێزەی کە لەگەڵین باسی ئەەکەین بۆ خزمەتکردنی وڵاتیان چکەوە گاگادارن بەدەر لەو دانیشتوانەی کە لە سنووری شارباژێر نیشتەجێن پێویستیان بە ڕێگاوبان هەیە و ڕێگاوبانەکان خراپبوون خەڵکێکی زۆری سلێمانی لێرە شوێنی حەوانەوەیان هەیە ئەوەش زەختێکی زیاتری دروست کردوە سەر ڕێگاوبانەکان ناحیسی تەک وەگوتم بە حکمی و قەرەباڵخی کە دروست بۆ خەڵکێکی زۆر بۆ سەردان و بۆ گەشت و بۆ ئەوانە ڕووە کاتە شارباژێر و ئەوێش دەواازەی شارباژێرەکە لە تونێلی پێشڕەوی تامدی و هەندێک ئاستەنگی زۆر بۆ هاوڵاتیان دروستەیە بە تایبەتی لە ڕۆژانی بۆنەکان و پشووەکان پرۆژەیەکمان تەقدیم کردەوە ئێسەیەکی لەو پرۆژانە بێکە لەگە بەڕێزی وەزیری ئاودانکردنەوەی حکوومەتی هێرێن باسیەکەین لە ڕێگەی پارێزگای سلێمانی و نێراوە بۆ ئەنجومەنی وەزیران و تقریبان بەڵێنێکیان پێداوین کە ئەو پرۆژەیە بۆ فراوانکردنی جادەی ناو سیتەک و دواتریش ئێستا سیانەیەم ڕێگەیە کراوە ئەو پرۆژەیە زۆر گرنگە